بەڵێ ئازیزان بەردەوام دەبین دیارە بەهۆی قەیرانی ئۆکراین و مەترسی لە سەردابینکردنی گازی سروشتی هەروەها ئەو بارودۆخە سیاسی و با بڵێن بارگژەی لە نێوان ئۆکراین و رووسایە کاریگەری لەسەر هەم لایەنی سیاسی و هەم دابینکردنی وزە بۆ وڵاتانی ئەوروپا بە تایبەتتر مەترسی دروست کردووە تایبەت بەم بابەتە و هەروە قسە و گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەهرۆز جعفەر سەرۆکی ئینستیتوی میتێتریانە بۆ توێژنەوەی هەرێمایەتی لە لامان ئامادێ دکتۆرگیان بەخێراتی خێربیان ئێوەش باینتان سپاس بۆ یەکەم جار بنێ لەم بەرنامەی بەشداریەکەم بەدڵنیایەوە هەمیشە بەڕێستانیان ئەو کەسانەی کە وەکو بەڕێستان خاوەنی بڕوانامە و هەروە زانیاریان لەسەر بابەتەکان هەیە بەرنامەکەمان دەوڵەمەندتر دەکەن بەخێراتی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان و تەواوی میوانەکانمان ئەم گرژی و ئاڵۆزی کە لە نێوان وڵاتە زلێزەکان هەیە و بە تایبەتری رووسیا و ئۆکراین لەسەر ئەم گازە و ئەو فشارانی یاخود ئەو فشارانی بە تایبەت لە ڕووی وزەوە دەیخەنە سەرێکتری دەکرێت بڵین مەترسی لەسەر بازاری وزە بۆ هەموو جیهان دروست دەکات بێگومان خۆی عادەتەن بەشی گۆی زەوی کە لە تۆپەخڕەکە بینی بێتان بەشە شیمالەکە یا بەشەکەی لای سەرەوە زۆر سارترە وەک لە بەشەکەی لای خوارەوە جا ئەو وڵاتانەی کە نەوت و غازیشان نییە کەوتنەوە لای بەشە ساردەکەەوە لەم زستانایەوە بینیوتانە نەوت نزیکە بێتەوە لە $100 بۆ بە $93 کە حوت ساڵشتی وای بەخۆیەوە نەبینیم غازی سروشتی بە هەمان شێوە ئەوروپا غازی سروشتی نییە نەرویژی لێ دەرچێت یا هۆڵنداش بەشێک لە بەرەمەیەنێت بەڵام ئەوەی ئەوروپا وڵاتێکی پیشەسازی وەکو ئەڵمانیا بەچی ئەو جوڵە و وزەی کە باسم کرد جوڵێ 38.2% گازی سروشتی ئەڵمانیا کە خۆتان زان ئەڵمانیا ڕۆژاوە و ڕۆژهەڵات پێشتر دژمنکاریانە بۆ لەگەڵ رووسایە رووسیا دابینیە کە ئەمە نەوعێک لە سیاسیش وەزعی سیاسی و ینی بغزێکی دەرونیشی دروست کردووە کە ئەوروپای کردووە بە پاشکۆ چاوی لە دەستی رووسیا بێت کە حەزەکەیەتی ئیلا بێ ئەو غازی سروشتی ببدات رووسیا یەکەمین یەدەکی غازی سروشتی جیهانی لایەت 24% غازی سروشتیەکەوێتە رووسیاوە دوای ئەوەی ئێران ناتوانم بڵێم هاوپەیمانی یان رووسایش 18% دوای ئەوەی تر قەتەر دێت جەزایر دێن نەیجیریا دێ هەرێمی کوردستانیش کوتلەیەکی وزەیە لەم ناوچەیە ئێستاەوە ببینیتان ئەو گازی سروشتیە چ کێشەیەکی دروست کرد کێشەی یوکرین ئەردۆگان سەردانی ئۆکرانیایی کرد سەرۆکی ئیسرائیل سەردانی ئیماراتی کرد هەر بە دوایە یەکسەر ئەمیری قەتەر سەردانی ئەمریکای کرد میسر سەردانی ئەوروپای کرد ئەوروپا فەڕەنسا و ئەڵمانیا بەیەکەوە سەردانی یەکتریان کرد و گفتوگویان کرد ئەمە کەواتە مەترسیێکی گەورەی دروست کردووە بۆ هەموو لایەک ئەردۆگان سەرۆک کۆماری تورکیا ئاماژەی بۆ کرد لەگەڵ ئیسرائیل پەیوەندەکانیان ئاساییەکەنەوە غازی سروشتی خۆیان لە هەرێمی کوردستانەوە پێیاکەنەوە ئەم کێشەیان بۆ دروست نابێ کەواتە بابەتەکە پەیوەندی بە هەموو لایەکەوە هەیە باشە وتت لە سای 24 گازی سروشتی هەموو جیهان دابینەکات رووسیا ئەمە بۆ ئەوروپا لە سەدا چەند ڕێژەکە بۆ ئەوروپا چەنە لە سەدا چەندی ئەوروپا دابینەکات و لە ئەگەری درێژبوونەوەی ئەم دۆخە مەترسی لەسەر دابینکردنی گازی سروشتی دروستە بێت رووسیا 24% یەدەکی گازی سروشتی احتیاجی گازی سروشتیەکەوێتە رووسیا ئەمە بەستمەوە بوو باشە بەڵام کاتێکە ئەم یەدەکە ئەم جەنگە دروستە بێت خۆی ئەم بۆڕیە نۆرد ستریم 2 پێڵێن نۆرد ستریم 2 1200 کیلۆمەتر درێژە ئەم بۆڕیە لە ناوڕاستی رووسیاوە بۆ ناوڕاستی ئەڵمانیا پێشتریش لە 2010 ویستیان نابۆکۆ پاپلاین بۆڕی نابۆکۆیان برد بە 1800 کیلۆمەتر نزیکەی 800 ملیۆن دلاری تێچوو ئیشەکە دەستی پێکرد ئەمریکا تیا بەشدار بووە بەمە ئەم بۆ ڕێ فەشەلی هێنا چکەنیان هێش گازی سروشتی لە ناوڕاستی ئاسیا و بەسن بە ناوڕاستی ئەوروپا بەبێ رووسیا بەشداری بکات لەم هاوکێشەیە ئێستاش ڕوشە ئەم کێشەیە دروستەکە بۆ ئەوروپا لەم کاتێ و کێشەی بێلاڕوسیاش ماوەیەک پێشێستا سەر کۆچبەران دیسان پەیوەندی بەمەوە بوو یان لەعبەیەکی سیاسی بوو بۆی ئەوروپا توزێ سەرمایان بێت گازی سروشتی نەوتیان نێنێ بەڵام ئەم بەدیلە لە شۆ پێیاکات قەتەڕەڵێ من ناتوانم ئەمریکا داوای لە قەتەر کردووە کە بەرهێنانی قەتەر و میسر کردووە کە بەرهێنانی گازی سروشتی زیاتر بکەن بۆ ئەوەی ببن بە بەدیلێک بۆ گازی رووسیا بۆ ئەوروپا بەڵام ئەمانە ناتوان ئەو بەدیلە بن ناتوان ئەو بەدیلە بن هەرێمی کوردستان ژەر لەو بازنەیە تر بزانین نەگەنێ شۆ باشە دوای بەورتر بازدا لە هەرێمی کوردستانەکەین و چ کاریگەریەکێ بێ لەم نێوەند و مشتومڕەی ئەو وڵاتانی ئەوروپا لەسەر گازی سروشتی ئەگەر بێت و رووسیا بە گازی سروشتی فشار بخاتە سەر وڵاتانی ئەوروپا خۆی دەتوانێت ڕۆڵی سەرەکی هەبێت لە ساختکردنەوەی یاخود بە بازارکردنی گازی سروشتی بە وڵاتانی تر ئەم فشارێکە لە وڵاتانی ئەوروپا دەکات جارێکی دیکە نابێتەوە بۆ کاریگەری ئابووری لەسەر خۆی چاو لێ بێ خانم
دوو چەمک هەیە لە پەیوەندی نەوروڵەتەکانە گرنگن لە ئابووری سیاسی ئینتەرناشنال پۆلیتیکەڵ ئیکۆنۆمی. یەکێکیان پێڵەن جیۆپۆلیتیکی وزە، هیچیان پێڵەن ئاسایشی وزە. جەبەن لەمەیانە قسە لەسەر جیۆپۆلیتیکەکەم بۆی ڕسمێک دروستکە مشەڵات ئەگەر دەرفەت دەبێت ڕۆژێ دێم لەو شاشەیە بە وێنە شەرحیەکەم سپاسانەکەم. ئێمە هەرێمی کوردستان بۆی سوڕێکی باش بەم بەیانە بە مێشکی خوێنەر تێگەی وەکو حەوزە کوتلەیەکی وزە کەوتوینەتە بینی سێ حەوزەی گەورەوە. حەوزەیان حەوزەی کاسپەنسی حەوزەی قەزوینە هەر لە ئێرانەوە دەست پێکات دیتر بە ئەزەربایجان و کازاخستان و ئەمانەش خاوەنی غازی سروشتین رووسیا ئەم حەوزەی رووسیا قیادەیەکات. حەوزەیەکی زۆر جغرافی حساسە دراوسی حدودی بینی ئەوروپا و ئاسیایە بینی قاڕی ئەفریقا ئەفریقا ئاسیا و ئەوروپایە منتیقی قەوقازە بولقانە ئەم منتیقانە بە دڵی جیهانە ژمارەکردن لەگەڵ ئەوشە منتقێکی ئاوی گرنگن لە دەریای ڕەش و قەزوینەوە ئەم ناوچەی هەموو هەژمونی رووسیای بەسەر اینجا لە سەرباری ئەمەش ئەم غازی سروشتی هەیە ئەم یەدەکە زۆرە لە نەوت و غازی سروشتی هەر غازی سروشتی نیە نەوتێکی زۆریشانە وڵاتانە ئەمە ئێران ئەمە رووسیا کازاخستان ئەزەربایجانە ئەم حەوزەیە ئاوایە جامانە خاوەنی کۆمپانیای گەورن لە هەرێمی کوردستان و ناوچەکەشە و بەرهێنانەکەن. حەوزەی دۆمیان مێدەترۆینێن دەریای سپیناوە ڕاستە ئەمانە لە ژێر ئاوە ئیسرائیل و قوبرس و تۆزێ لە سەروی سووریاون لە ژێر ئاوە غازی سروشتی دەرهێنن بە 2750 متر ئەمە کێڵگەی لێباسانە ئەفرۆدەیتە لە ناو ئاوا غازەکە دەرەهێنن کەشتیکی گەورەی لە ناو بەحرا. ئەوانە نزیکن لە ئەوروپاوە بۆردەری ئەوروپان قوبرس وڵاتێکی ئەوروپیە یۆنان بەمان تەحالوفی سولاسییان کردووە مستەمر بەیەکەون بەبێت تورکیا بەشداری پێ بکەن. حەوزەی سێمیان لە خوارمانەوەیە لە هەرێمی کوردستان یەکیان ئاوها بوو یەکیان ئاوها بوو دەریای سپیناوە ڕاست لە خوارمانە حەوزەی کەنداوی عەرەبیە خەلیجی عەرەبی یان کەنداوی فارسی پێڵێن ناوێکی بۆ دۆستەوە بەڕەحمەت بێت جنابی مەم جای وڵاتانی گوێچەمەکان قەتەر لەوێ یەدەشێکی زۆری غازی سروشتی هەیە. هەرێمی کوردستانیش لە ناو ئەم سێ حەوزەی کە باسم کردەوە یان لە خوارەوەی چیان لەو لە ئەوەی کیانە لێەوە کەوتۆتە نێوان ئەم سێ حەوزەی و کوتلەیەکشە لەو نەوت و غازی سروشتی بۆ ڕێگە ئاوهاوە ئەبەی ئەوی بەسەر بە بلۆکی رووسیا دوایی ئەبێ حساب بۆ ئەوروپا ئەمریکاش بکەیت و تووشی مەسات و کارەساتێکی گەورە نەبیتەوە چکە خۆتان نەزانن زیاتر لە 300 ساڵە لە سەدەی هەژدەوە پیشەسازی دەستی پێ کردووە کەوتیان وتوی هەڵەماتەوە ئیتر هەرچی جەنگ هەیە ڕوویداوە لەسەر نەوت و لەسەر وزە و لەسەر غاز و دەستکەوتن بەسەر سەرچاوەکانی وزەیە بوو. کاتە بابەتە ئابوووریەکان سەرچاوی سەرەکی بوون کە بێگومان زیانی گەورەتریان بەرکەوت لە باوەی کە ئێستا بینیمان لە راپۆرتەکە بە چییە جوولێگەر بە وزەیەک نەوتێ بە غازێک نەبێت بەرەوە ئەنجا ئەو ئەمە زۆر بابەتیشی گرنگە کاریگەریە خاتە سەر پەیوەندیدنەوە دەوڵەتەکان هیچ کاتێک وەکو ئێستا غازی سروشتی ئەوەندە کاریگەری نەبووە بەسەر پەیوەندی نێودەوڵەتی و پەیوەندی هەرێمایەتەکان و گرژی هەرێمایەتەکان و ئیتر دوای ئەمەش بابەتی دیکە دێت ڕەنگە بتوانین باس باشە ئەگەر هاتوو ئەم جەنگە ڕوویدا لە ئێستادا میدیا جیهانەکان باز لەوەکەن کە ڕەنگە جەنگێکی وا ڕووبا بەهۆی ڕوبەڕووبوونەی کە لەسەر سوورەکان لە بینی ئۆکرانیا و رووسیا هەیە و هێزێکی زۆری لەسەر سنووری ئۆکراینیا جێگیر کردووە. ئەو کاتە جێگرەوەی گازی سروشتی ئەو گازە لە ئەوروپادا چییە بێت جێگرەوەکەی؟ خۆی بابەتەکە مەترسیدارە لەوەی کە حاڵی حاضر کە من لەگەڵ ئێوە قساکەم 105,000 سەربازی رووسی دەستیان لەسەر فڕانکانیانە لەسەر سنووری یوکرین. ئۆکراینش وڵاتێکی ئەوروپی نییە بەڵام سنووری ئەوروپایە ڕاستە سنووری ئەوروپایە و دۆستێکی استراتیژی ئەوروپای بەزیک و بنکەی سەربازی ئەمریکای لێ لەبەر ئەو بابەتەکە پەیوەندی بە کێشەی نێوان رووسیا و ناتۆ نییە ناتۆ گێزێکی بەرگری لە ئەوروپا و بابەتەکە کە پەیوەندی بەوەیە کە ئیتر سنوور نامێنێ کە ئەم دوو هێزە ڕەنگە لە خوارەوە دوو وڵات دەیەکا بن کێشە نەبێت شایدی زۆر نمونە بووینە بابەتەکە پەیوەندی بە نێوان ئاسیا و ئەوروپاوە هەیە بە نێوان شەرق و غەربەوە هەیە کە لەوەتەی مرۆڤایەتیە لە ئەمان دەڵێن حەزارەت و شارستانیەت ئێمە بووین ئەوانش دەڵێن ئێمە بووین یعنی ئەوە بە هەزاران ساڵامانە ململانیانێ کە ئەو دوانە بەیەکیانەدا یعنی تر وەکوڵێ دەزوویەکە هەمووی ڕاکێشی هەموو داخلی شەڕەکە بن ئەمە ئێران ئەمە رووسیا ئەمە تورکیا ئەمە ئێمەین ئەمە یعنی ئیتر سنوور نامێنێ مەسەڵەن ئێستا تۆ سنووری دەوڵەتەکان هەیە کە ئەم جەنگە ڕوویدا وەکو ئیدارەی بایدن من باسیەوە ناکەم ڕۆدایانە ئیدارەی بایدن بەردەوام جەخ لەسەرەوە کاتەوەم جەنگە ڕووەدا و رووسیا و ئوکراینە
داگیر ئەکات رووسیا شەڵێت ئەوروپا و ئەمریکا لە ئێمە تێناگەن و لە پەیامەکانمان تێناگەن و ئەم قسانە ئەگەر ئەم جەنگە ڕوودا ترس نور نامێنێت ترس نووری نێوان دەوڵەتەکان نامێنێت وەکەوەی هۆبز باسەکە شەڕی هەموو دژی هەموو تێک بەرە بن. باشە دکتۆر رووسیا یەک پامی بڵاو کردێتەوە بازەوە دەکات کە میدیاکان ئەم بابەتیان هێندە گەورە کردووە ئەگەر نانیەتی سەرەکی ئەمە هێرشکردن نییە ئەمە بۆ هێورکردنەوەی بارودۆخەکە و جۆرێک لە سیاسەتە ئەم پەیامە ئەگەیەنێت یان لە بنەڕەتەوە نیەتی چییە؟ خۆی خاتون هەموو ڕووداوێک خۆتە زانی بەپێی حەجمی ڕووداوەکە لە ڕۆژنامەگەری ئەمە 14 ساڵ شکاری میدیاینمان کردووە لە مناڵی خەریکی ئەوە بووین حەجمی ڕووداوەکە دەور ئەبینێت کە چەنە ئێستا مەسەن نەسەر ئەم شەستی سلێمانی ئاگرێکی بکەوێتەوە ئیتر تۆ پارتیوی یەکێتیبی ئیسلامی بی باڵاو بەرز بێ کورد بێ درێژ بێ هەرچیە بیت تۆ ئەبێ ئەم بابەتە بکەی بە خەبەر ئەمە هەواڵی ڕۆژنامەوانیە هەر چێبی هەر ڕەنگە هەر چۆنێک بێت ڕەش پێز بیا سپی پێز بیست خەڵکی ئەفریقا بیا ئاسیا بیا ئەوروپابی ئەم بابەتە خەبەری ڕۆژنامەوانی لێ دروست دەکرێت ئاگرێک لەسەر جادە شەستێکی سلێمانی کەوتوتۆ ناکوژێتەوە یعنی ڕۆژێ نەکوژایەوە ئێمە چامان نوقانەوە چونکە کاریگەری لەسەر هەموو لایەنەکانمانەوە بۆ شارەکە باش نییەوە نییە ڕۆژێک کورسات چاوتان نوقانتان ئێمە نایکەین بە هەواڵ ڕۆژی دوایەوە چاوتان نوقان ئەمە لە ساڵی 90 ئەم کێشەیە هەیە 150,000 سەرباز هێرشەکەنە سەر ئوکرین داگیرەکەن ئەمریکا هێزی سەربازی زیاتر بە ناوبانگترین و بەهێزترین توانە تەکنەلۆژی و سەربازیەکانی یەکتر لەسەر سنوورە نمایش ئەکەن لەبەر ئەوە تۆ ناچاری بیکەی بە هەواڵ ئەتر تۆ هەرچێبی مەبەستمە ئەوە یارچێبین مەبەستمەوەی تۆ ئەگەر عێراقی بیت ئەفریقی بیت ئاسیایی بیت ئەو ئەمریکی بیت بەبێ ئەوەی معامەرێک لە پشتۆ بێت تۆ مافی خۆ دەقسە لەسەر ئەم بابەتە بکەی. بەڵێ کاتە قەیرانی ئۆکرانیا بابینە سەر ئەوە لەگەر لە ڕوئاورێکەوە بڕۆینە دەرەوە قەیرانی ئۆکرانیا لەگەڵ رووسیا ئەم گرژانە ئەم گرژیانە ببوورە تا کوێ ڕوات بە بڕوای من ئەم کێشانە هەر بەردەوامە بن لە سیاستدا ململانێ شتێکی سروشتیە بەکەن فلێکت لە سیاست ململانێ لە سیاست دەرکە هیچی نامێنێتەوە دەیگەی تۆ بۆیە هەیت بۆی ململانێ بکەی لە سیاستە ململانێ لە پێناو چیە لە پێناو بەردەزینانی بەرژەوەندی بۆ خۆتە ئەجا ئەوەی کە ئەنتەرستی پێڵن بەرژەوەندی حکومەکان لێرەیە ئەم بەرژەوەندیانە هەر بەردەوامن لەبەرەوە ڕەنگە بالانس ئۆف پاوەر باڵانسێک لە هێزا دروست بکرێت و ئەم کێشەیە لە ڕووی دیبلۆماسیەوە بەشێ بەڵام بۆکو ململانەکان هەر بەردەوام باش ئێستا لە بینی رووسیا و ئۆکراین ململانەکان زیاترە یاخود بەرژەوەندیەکان ململانەکان زۆر زیاترە بەرژەوەندیەکانیان تا ڕادەیەکی زۆر کۆتایی پێاتوە تۆ سەرەوەی سەفیر یەکتریش وەکو گەرمانێکەڵێ قاودن ینی لە وڵاتی خۆیانە نێڵنەوە یعنی پەیوەندی دیبلۆماسیەکانیان تا ڕادەیەکی زۆر گەشتۆ تا ئاسی چۆنەڵی نالێک تێگەشتێکی زۆر دروست بۆکو پۆتین خۆی باسیەکات و لافرۆڤ باسیەکات بەڵام ئەم ململانیانە هەر بەردەوامە بێت کە بەردەوامیش بوو کاریگەری لەسەر تەواوی گیانە بێت رووسیا هەر لە رووسیا نییە لە سووریاشەیە خۆتان نەزانن لە تەرتوس مینایشی گەورەی بەدەست رووسیاوە لە منتیقەیە خۆتان زان کاتی رووسی زۆری شەکات هەر لە گەرمیانەوە گاسپرۆم و ئەمانە ئیشەکەن لە هەموو شوێنێکا ئیداری ئەمریکاش خۆتان نەزانن لە 74 وڵاتە بنکە و بنکەی سەربازی گەورەی خۆی هەیە زیاتر لە 850 بنکەی سەربازی گەورەی هەیە لە دنیاە بەرژەوەندی هەیە ئەوروپا بامان شێوە تا ئێستا ئەڵمانیا کە ئێستا خەسم و دژمنی رووسیا پێزی پێشمەرگی کوردستان ئەڵمانیا ترێنین و مەشق و ڕاهێنانیان پێکا و پرچەکیانەکات لەبەرەوە هەر ئەوەندە جەنگەکە دەستی پێکرد هەمومان داخلی ئەم جەنگابی باشە کاریگەری ئەم جەنگە بە تایبەتر لەسەر هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی چی ئەبێت جا ئەمە من باسی عێراق ناکەم لەبەرەوەی هەرێمی کوردستان سنتەرترە لێرە هەر غازی سروشتی هەرێمی کوردستان ژێردەکیی زیاترە و غازی هەرێمی کوردستانێتی غازی مساحیب نییە ڕاستە غازی مساحیبەوەیە کە نەوت دەرەهێنن لەگەڵیشە بڕێک لە غازەی جیایەکەنەوە خەزانەیەکەن بەڵام هەرێمی کوردستان جگە لەوە جۆرە غازەوەی کێڵگەی غازی گەورەشیە مەسەڵەن کۆڕمۆر دووەم گەورەترین کێڵگەی غازی لە عێراقا تا ڕادێکی زۆر بە کۆڕمۆر ڕەبت کراوە بە شاری غازی چەمچەماڵەوە یا سلێمانیەوە کارەبای نیوەی کوردستان زیاتر بە بەرهەمەهێنێ لەوێ ڕەبت کراوە بە کێڵگەی تەختەقەوە هێڵی بۆڕیمان هەیە لە تەختەقە بۆ خوڕمەڵەوە بۆ نزیکی فشقابور و هێڵی بۆڕی کوردستان لە 2014 هەیە یعنی بۆ تورکیا و بۆ جیهان ئێستا بۆ معلوماتی ئێوە شو خوێنەرانیش ئەو نەوتەی عێراق هەناردەیەکان ئەوتی کەرکک بە بۆڕی کوردستان ئاینێرتە دەرەوە
کە ینی بە بۆڕی کوردستانە عێراق نەوتەکەی لە نەوتی کەرکووکۆوانە مەبەستە ئەنێرێتە تا فەتحەولێەوەی نێرێت بۆ فیشقابوون لەبەرەوە مەبەستمەوەی بڵێ مەرێمی کوردستانیش خەریکا کەوتە سەر نەخشەی وزەی جیهان ئەو یە دەکەی کە باسی دەکەن وەزارتی سامانە سروشتەکان من وا ناڵێم چکە ئێمە وەکو پەیمانگەکەی خۆشمان داتا ئەناڵایزمان کردووە یعنی دراستمان هەیە کە یەدەکی غازی یاریمی کوردستان و نەوت چەندە بەڵام وەزارتی سامانە سروشتەکان تا 5.7 تریلیۆن پێسێجا غازی سروشتی باز دەکات لە بینی 46 بۆ 6 ملیار بەرمیل یەدەک باس ئەکات کە لە ژێر خاکی یاریمی کوردستان هەیە ئەمە ڕاست بێت یان کەمێک کەمتر بێ یا زیاتر بێت هەرێمی کوردستان وا لێ ئەکات کۆمەڵی کۆمپانیا یا بەرژەوەندی زۆری وڵاتان ڕوو بەرەوە هەرێمی کوردستان بێن بۆ یاریبی هەرێمی کوردستانی جواب بکات کە لۆبی بۆ خۆی بکات و ڤیژن و ڕویای خۆی دیاری بکات ئاوهاوە ئەڕواوی کە باسم کرد ئەو سێ حەوزەی کە باسم کرد بۆ خوارەوە ئەڕۆیان ئاوهاوە ئەڕۆ باشە دکتۆر بە شێوەیەکی گشتی گەر بازەوە بکەین ئەم گرژیانی کە لە نێوان ئۆکراین و هەروەها رووسیادایە بە تایبەتر لە ڕووی وزەوە زیاتر لە بەرژەوەندی کام وڵاتە تا ئێستا لە بەرژەوەندی رووسیایە لەبەرەوەی رووسیا زیاد لە کارتێکی لە بەردەستە بۆ مامەڵەکردن باشە جگە لە رووسیا لە بەرژەوەندی کام لە وڵاتەکانی تر ئەبێت وڵاتی سلێزەکان بە تایبەتر لەم کاتەیە لە زیانی مرۆڤایەتی ئەشکێتەوە شکۆ بە نەتیجەی نیایی جۆتان لە راپۆرتەکە بوو کە هەر جەنگەکە دەست پێ بکات لە سەعاتی یەکەمان ڕەنگە 50,000 کەس بکوژرێت بەس جگە لەوەی کە بە ملیۆنان خەڵک توش ئاوارە ئەبن بە ملیۆنان ڕقەمە ئاوارە ئەبنە چنە پۆڵەندا ئەجا جگە لەوەی هەمومان داخلی ئەم جەنگا بین مەسەرەن ئێران داخلی ئەم جەنگا بێت بەوەی رووسیاوە تورکیا دراوسێ ئەمانەیە و پێویستی بە غازی سروشتی و ئەوانە هێڵی پێشەوە جەنگەکەی هەرێمی کوردستان لەبەر ئەو کوت لە غازی کە باسم کرد خۆی بێ بکە بەشێک لەم جەنگە لەبەرەوە هەموو لایەک مەسەن میسر قەتەر ئەمە هەر لەگەڵ دەست پێکردنیە ئەزمەی کە لە ئۆکرانیایە قەتەر خۆ لە خەلیجی عەرەبیە و کاریگەریە هەبوو کە مەسەن ئەمیری قەتەر سەردانی ئەمریکای کرد لەسەر ئەم پرسە ئەمریکا داوای لە قەتەر کرد کە غازی زیاتر بەرهەم بێنێ بۆی بەشی ئەوروپا بکات تاوەکو ئەو ببێ بەدیلێک بۆ غازی سروشتی رووسیا بەڵێ دکتۆر ئومێد دەکەین ئەو جەنگە ڕوو نەدات لەبەرەوەی بەدڵنیایی وەکو دکتۆر بەڕێستان ئاماژەی پێدەن تەواوی وڵاتان نەکەنە ئەو قەیران و بارودۆخە ناخۆشی بەتایبەتی ئەم ئاڵۆزیانەدا کاریگەریە بێ لەسەر زۆر سپاس بۆ دکتۆر بەهرۆز جەعفەر سەرۆکی ئینستودیۆی میتیتریانە بۆ توێژینەوەی هەرێمەتی سپاس بۆ ئامادەبوونت دووبارە بەخێر بێت.